وەکو لە راپۆرتەکە دەبینیتان بێگومان گفتوگۆی ئەم دیدارە دەکەین بە دیاریکراوی باز لە کامە گرفتەکانی هەرسوو جگەر کراوە لە هەمان کاتدا باز لە نەخۆشیەکانی جگەر دەکەین گرفتەکانیان چی نیشانەکانیان چین بێگومان گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم لەگەڵ دکتۆر هیوا ئەبوبەکر کە پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرسوو جگەرە بشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێربێ. باش زۆر سپاس بۆم ئامادەی. دکتۆر لەسەرتا ئەمەوێت باز لە کۆی ئەم دیدارە بکەین لە هەمان کاتدا ئەوەی کە باسی لێوە دەکرێت بۆ لەم ساڵانەی دواییدا نەخۆشیەکانی جگەر ڕووی لە زیادبوون کردووە. زۆر سپاس بۆ بەڕێزێت، سپاس بۆ ڕخستنی ئەم دیدارە. لە ڕاستیە ئەو سمپۆزیەمەی دوێنێ لە سلێمانیش سازدرا بە هەماهەنگی لە بینی کۆمپانیایەکی دەرمان بوو کۆمپانیای فێرین لەگەڵ بۆردی کوردستانی بۆ پسپۆرە وردیەکان لەگەڵ سنتەری هەرسوو جگەر و کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی کۆمەڵی کوردستانی بۆ نەخۆشیەکانی هەرسوو جگەر بوو. لەو سمپۆزیەمەیە کە وەکو ئامادەکاریەکە بۆ کۆنفرانسێکی گەورەی زانستی کە ساڵانە ئەمان کرد پێش توش بوون بە حاڵەتی کۆڕۆنا کە 2 ساڵە کۆنفرانسەکەمان وەستاوە مەبەست لەوە بوو کە بتوانین وەکوڵێ ئەبدەیتێ یان تازەگەریەک بکەین لە ئاستی پزیشکەکانە لەو بارەیە و کۆمەڵە توێژینەوە و کۆمەڵێک محازراتی کۆمەڵە وانەی زانستی پێشکەش بکەین لە هەموو بارەکانی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسوو جگەر هەر لە دەستنیشانکردنەوە لە نەخۆشیەکانی جگەرەوە، نەخۆشیەکانی پەنکریاز، نەخۆشی قەڵەوی، نەخۆشیەکانی شێرپەنجەی کۆڵۆن و گەدال لە هەموو دیوەکانی واتە لە ڕووە باڵتنیەکەیەوە لە ڕووە هەناویەکەیەوە لە ڕوویە نەشتەرگەریەکەیەوە لە ڕوویە دەستنیشانکردن و تیشکەکانیەوە. ئەم دیدارە ئەلحەمدوللیلا سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا کە ژمارەیەکی باش پزیشکان لە هەموو شارەکانی کوردستان و ئامادە بوون. ئێمە ئەم ساڵ لەبەرەوەی دیدارێکی بچووک بوو یەک ڕۆژی بوو نەماتوانی لە شارەکانی تری عێراقەوە میوان داوەتکەین یان لە وڵاتانی دراوسێ و دەوروبەرەوە پزیشکان و مامۆستایان داوەتکەین بۆیە هەر تەنها بۆ بڕیارمانە کە بەس لە ناو شارەکانی کوردستانە بێ لەگەڵ کەرکووکە بە شێوازێک بوو کە وانەکانیش دابش کرا بوو هەموو هەر سێ شارەکەی کوردستان و کەرکووکیشی تیا بوو. بابەتەکان بابەتانێکی هاوسەنگ بوون لە نەخۆشیەکانی هەرسوو جگەر. بۆ وەڵامی و پرسیاری کە ئایا نەخۆشیەکانی هەرسوو جگەر زۆر زیابوون، خۆی لە ڕاستیان نەخۆشیەکانی هەرسوو جگەر زۆر بەربڵاون لەسەر ئاسی جیهان. گرفتەکانی هەرسوو جگەر گرفتێکی کۆنن کۆمەڵێک گرفتی زۆر بەربڵاون هەر لە مەسلەی نەخۆشیەکانی گەدە و نەخۆشیەکانی سوورنجک و کۆڵۆن و نەخۆشیەکانی جگەر و ڤایرۆسی جگەر و نەخۆشی چۆری جگەر کە بەشێکی زۆری دیاردەی گەورەی جیهانین. بۆ نمونە ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر دەمێکە باز لە مەترسی قەڵەویەکە و مەترسی چۆری جگەرەکە کە چۆری جگەر و نەخۆشیەکانی جگەر بۆتە پەتایەکی درێژخایەنی مەترسیدار. ئێمە لەم سمپۆزیەمەیە تەوەرەیەکی گەورەمان بۆ دیاری کرد کە ئایا چۆن بتوانین بەرەنگاری قەڵەوی بینەوە وەکو پزیشکانی هەرسوو جگەر کە ڕۆڵی سەرەکییان هەیە لە دەستنیشانکردن و چارەسەری قەڵەویە بەشەیەکی زانستی تەوان. ئەلبەتە چارەسەری قەڵەوی لە وڵاتی ئێمە و لە زۆر شوێنیشا بە شێوەیەکی خراپ چارەسەرەکرێ. هەر بۆیە ئێمە ویستمان ینی خۆمان ئەبدێتکەینەوە پزیشکەکانمان ئەبدێتکەینەوە ئایا لە چ کاتێکا بڕیاری نەشتەرگەری بین، لە چ کاتێکا بڕیاری دانانی باڵۆم بین، لە چ کاتێکا بڕیاری وەرگرتنی دەرمانی پزیشکی بین بۆ چارەسەری قەڵەوی. کەوا بێ ئەم دیدارە ئەم سمپۆزیەمە زۆر بابەت باس کرات نزیکەی 18 توێژینەوە و 18 وانی پزیشکی باس کرا گفتوگۆ و مناقەشاتێکی زۆر لە بینی پسپۆڕانی ئەو بوارە. ئەوەی جێگای دڵخۆشی بۆیە کە ئێمە بەڕێز پارێزگاری سلێمانی و بریکاری وەزیری تەندروستی و بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی سلێمانیمان بانگەش کرد بوو خۆشبەختانە ئەوانیش ئامادە بوون و وتیان پێشکەش کرد و بەڵێنیان پێدان کە زیاتر و زیاتر پشت پەنامان بن. بە نسبەت کۆندامی هەرسەوە بە نسبەت سنتەری هەرسوو جگەرەوە لە سلێمانی کە سنتەرێکی حکومیە و خزمەتێکی بەردەوامەکات چەند ساڵاکە ئەم سنتەرە پێویستی بە هاوکاریکی زۆر هەیە لەلایەن دەستگا حکومیەکانەوە لەلایەن خەڵکانی دەوڵەمەندەوە بەخشەرەکانەوە ئەگەر بتوانین باسی کەین. لەبەرەوەی ئەم سنتەرە پێوەستە بە دەستنیشانکردن و بە چارەسەری گرفتانێکی زۆری کۆندامی هەرسوو جگەر بە تایبەتی شێرپەنجەی کۆندامی هەرس چارەسەری شێرپەنجەکە گرفتێکی گەورەیە لە ئاسی جیهان و لە لاو خۆشمان. بۆیە زۆر پێمان خۆش بوو کە بەڕێز پارێزگاری سلێمانی بەڵێنی پێداین و پێشتریش ینی هاوکاری مادی زۆری کردوین لەم دیدارەشە
تاکیدی کردەوە کە پشت و پەنامانە بێ بەڕێز دکتۆر سەباح زۆر ئاگای لە سنتەرەکەیە چکە و سنتەرە پێویستی بە وەکوڵێ بە معاینەیەکی بەردەوام هەیە بەەوە هەیە کە تۆ ئەبێ لەگەڵ ڕەوتی زانستی جیهان نابڕۆی. مشکلەی کۆندامی هەست لەوایە لەسەر ئاسی جیهان زۆر پێشکەوتووە ئەو ئەمێرە پزیشکیانەی بۆ دەستنیشانکردن و چارەسەر بەکاردێ هەنگاوی زۆر گەورەی ناوە ئێمە تازە لە سەرەتای ئەو هەنگاوانین ئەگەر بێت و دەستمان لێ ببرن و پشت پەنامان نەبن زۆر باشەوە ئاماژە پێگەر ئەو سنتەر ئەمە بزانم دکتۆر چارەسەرەکان چین تێ ئەنجامەدرێت ینی کام نەخۆشی جگەرە ئێوە چارەسەری بۆ دەکەن لە هەمان کاتدا کامانن کە ئێوە ناتوانن لای خۆتان بۆ نە چارەسەر بۆ ئەم گرفتەی جگەر بکەن. خۆی سنتەرەکە سنتەرێکی پسپۆری ورداواتە ئەبێت پزیشکی پسپۆر نەخۆش بۆ ئێمە بنێرە ڕاستەخۆ هاوڵاتی ناتوانێت بێتەوە شوێنە چکە قابلەیەکی مەحدودمان هەیە توانایەکی دیاریکراومان هەیە لەو سنتەرە لە ڕاستیا بریتە لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی هەرسو جگەر بەگشتی لەلایەن تیمێکی پسپۆری وردی پزیشکانی هەناوی و هەناوبینی و لەگەڵ نەشتەرگەریە و بە هاوکاری پزیشکانی تەشخیصی تیشک و سۆنار پزیشکی تەخدیر پزیشکی مناڵان لەگەڵ کۆمەڵە کارمەندی زۆر پرۆفیشنەڵ و شارەزار لە وارەیە هەر گرفتێکی جگەر بێت لای ئەم سنتەرە توانرێت چارەسەر بکرێ؟ یعنی ئێمە ئەگەر باسکەین گرفتەکانی هەرسو جگەر باسکەین ئەو خزمە گوزارانەی کە لە سنتەرەکە پێشکەشەکرێ بۆ نمونە هەموو جۆرەکانی هەناوبینی بە شێوەیەکی بەردەوامەکرێ هەناوبینی گەدە نازووری گەدا نازووری سورەنچێک نازووری کۆڵۆن نازووری پۆری پەنکریاس و زراو نەخۆشەکانی کرداریەکانی کۆندامی هەر وەکو ترشەڵۆک و وەکو نەخۆشەکانی تر نەخۆشەکانی جگەر چارەسەری ڤایرۆسی جگەر جۆری بی جۆری سی وەرگرتنی پارچە لە جگەر بۆ نمونە دانانی دەعامەیان بۆ سۆندە لە ناو بۆری زراوە گرفتی گیرانی بۆری زرا و گرفتی گیرانی بۆری پەنکریاس زۆر شتی تر ئەکرێت لە ڕاستیە وەکوتم بەڵام کۆمەڵە گرفتیشمان هەیە کە ناکرێەوە ئەوەی کە جێگای دڵخۆشی ئەوەیە لە چەند ڕۆژی داهاتوە ئەبێ بە خەستەخانەوەتە لە سنتەر ئەبێ بە نەخۆشخانەیەکی تایبەت کە ئەچێتە جێگای فریاکەوتنی جاران ئەنی شوێنی فریاکەوتنی جاران بێ بە خەستەخانەیەکی تایبەتی نەخۆشیەکانی هەرس و جگەر کە هەردوو ڕووەکەی واتە ڕووە هەناویەکەی ڕووە باڵتنیەکەی ڕووە هەناوبینیەکەی نازوورەکەی لەگەڵ ڕووە نەشتەرگەرەکەشیە تەختی ئەکرێ کە بەشێکی زۆری نەشتەرگەریەکانەکرێ ئەوەی کە لە وڵاتی خۆمانە نەکرێ لەم ساتە خدا تقریبا نتوانم پێ بڵم بەس بریتە لە نەشتەرگەری چاندری جگەر کە بەس نەشتەرگەری چاندنی جگەر لە کوردستان و سلێمانی ناکرێت نەشتەرگەریکی ئەستەمە لە هەمان کادا ئەو پێداوی سوشتانە لە هەرێمی کوردستان بەردەست نییە کە تاکو نەشتەرگەریکی وا ئەنجام بدرێت لە ڕاستیە هەوڵدراوە بە شێوازێکی بچووک لە لێرە و لەوێ وەچەند شوێنێک لە هەولێر نەشتەرگەری چاندنی جگەر کراوە بەڵام پرۆسی چاندنی جگەر پرۆسەیەکی نیشتیمانی ئەبێت مؤسسەیەکی گەورەی حکومی پێ هەستێ و ئەبێ تیمێکی پزیشکی گەورە دروستکەیت کە ئەو تیمە پێویستەکان لە ڕووی توانای زانستی و لە ڕووی توانای دابینکردنی کەرەستەوە هەموو شتێکی بۆ دابینکەی هەر لە دەرمان هەر لە ئامێری نەشتەرگەری و پێویستی بە عینایە و بە شوێنێکی ئایسیوەکی زۆر پێشکەوتو هەیە کە ئەو نەخۆشانە کە ئەو نەشتەرگەریان بۆ کرێت دوای ئەوە لەو شوێنە بێنەوە هەتا ئەستە پێم وانە خەستەخانەکانی خۆمان بەشێکی تەواو لەبار بن بۆ ئەوی کە ئەو نەشتەرگەری تا بکرێت. دکتۆر ئەوی کە زۆر ئاماژەی پێ دەکرێت باز لە ڤایرۆسی جگەر دەکرێت و خۆش لە قسەکان تا ئاماژۆ پێکرد کە سی هەیە و بی هەیە و ئەم بابەتانە کە وەک خۆ ئاماژە پێکرد ئەمە بزانە ڤایرۆسی جگەر چییە لە هەمان کاتدا یعنی چی وا لە تاکێک دەکات دووچاری ئەم ڤایرۆسی جگەرە بێت. ڤایرۆسی جگەر یەکێکە لەو گرفتانی نەخۆشەکانی جگەرە زۆر بەربەڵاوە کە میکرۆبێکە بە شێوی ڤایرۆس بە چەند ڕێگەیەک یێتە ناو لاشەی مرۆڤەوە ئێمە لە زانستی جگەرناسیە ڤایرۆسەکانمان کردو بە دوو بەشەوە بەشێکیانەوانن کە ڕێی خواردن و خواردنەوە تووشی خەڵکە بن بۆ نمونە ئەو پەتایی کە ماوەی پێشێستا لە ناو مناڵانە لە زۆر شوێنی جیهان و لە عێراقا بڵاو بۆ لە کوردستانیشە چەند حاڵەتێک دەنیشان کرا کە مناڵ یان گەورە میک خواردنێک یا خواردنەوەی کە خوا پیسە جۆرێک لە ڤایرۆسی بۆ نمونە ئەیتیایە جۆری ئیتیایە کە بە پیتی لە ئینگلیزی مەجۆری جیاوازی ڤایرۆسی جگەرە بەڵێ بۆ نمونە جۆری ئەی لە ڕێی خواردن و خواردنەوەیکی پاکشکراوە تووشی مرۆڤە بێ لە ئەنجاما کەسەکە تووشی هەوکردنێکی تیژی جگەرە بێت تووشی ئازارە بێ تووشی ڕشانەوە بێ بەشێکیان تووشی زەردویە بن لە چەند ڕۆژێ بۆ چەند هەفتەیەکە خایەنە دوایی نەخۆشەکە سیستەمی بەرگری خۆی بەسەر ڤایرۆسەکەی زاڵە بێت جۆری ئیش بە هەمان شێوەیە بەڵام
ئەوەی کە جێگای مەترسیە لەسەر ئاسی جیهان و لە خۆش لای خۆشمان ئەو ڤایرۆسانن کە لە ڕێی خوێن و پێکاتە خوێنیەکان و لە ڕێی پەیوەندی سێکسیەوە ئەگوازرێتەوە بۆ نمونە ڤایرۆسی جۆری B جۆری C جۆری دیمانەیە لە ڕووی پیتە ئینگلیزیەکانەوە. ڤایرۆسی جۆری B یان جۆری C لەو نەخۆشیانن کە زۆر بەربڵاون کە لە ڕێی وەکوتم خوێنەوە ئەگوازرێتەوە لە دایک و گوازرێتەوە بۆ کۆرپەلا ئەگەر پێی نەزانێت لە وڵاتی خۆمانە تا ڕادێکی مامناوەند بەربڵاوە ڤایرۆسی جگەر ئەو میکرۆبە لە توێژینەوەکانە لە چەند ساڵی ڕابردوو کە لای خۆمان کرابێ نزیکەی لە سەدا 1 بۆ 2 خەڵک تاکو 3-4 خەڵک هەڵگری ئەم ڤایرۆسەیە بەمانایەکی تر لە 100 کەس لە کوردستانە لەوانەیە 3 بۆ 5 یان تا کەمتریان زیاتر هەڵگری ئەم ڤایرۆسە بن. ئەوەی کە جێگای دڵخۆشیەوەیە کە ئەم زۆربەی ئەوانەیە ڤایرۆسیانەیە بێکێشن بێمەترسین بەڵام ئەبێ ماوەماوە پشکنین بکەن بۆ خۆیان هەم بۆی کە خۆیان چارەسەر وەربگرن هەم بۆی ئەگەر کەسێک ینی مەترسی گواستنەوەی نمێنێ بۆ کەسانی دەوروبەریان. ڤایرۆسی جۆری C لە کوردستانە زۆر بەرەو کەمی چووە الحەمدوللا لە ساڵانی ڕابردوو زۆر بوو پێش ساڵەکانی 2014 لە دوای وەرهاتنی ئەو چارەسەر پزیشکە سەرکەوتوانی کە ئەتوانێت لە ماوەی 3 بۆ 6 مانگە تقریبا لە 100 ڤایرۆسەکە لە ناوبرێ ئەتوانم بڵێم ئێستا زۆر کەم حاڵەتی توشبوونی تازە توشبوونی کۆنە بینین مەگەر ئەوانی کە تازە توش ببن. لێرەوە گرنگە هاوڵاتیان بزانن کە چی بکەن بەوەی کە ماوەما پشکنین بۆ خۆیان بکەن. باشە دکتۆر یانی تەنها پزیشکی ببوورە چارەسەری پزیشکی بەشێکی زانستی وەربگرن بە تایبەتی خوێن و پێکاتەکانی خوێنە سەر چارەسەرەکەم بەڵام ینی خۆی تاکەکە ئەزانێت کە دووچاری ڤایرۆسی جگەرەوە واتە بەدەر لە هۆکارەکان کە ئاماژە پێکرد هیچ نیشانە لەسەر و تاکە دەرکەی بۆ من هەست بە ئازار کە هەست بە هەندێک بابەتی دیکە بکات ڕشانەوە بێت ئێڵنجدان بێت ئەمانە خۆی هەستی پێ دەکات وی بێ پشکنین ئەمە زۆر گرنگە یەکێک لە گرفتەکانی ڤایرۆسی جگەر یەکێ لە گرفتەکانی نەخۆشەکانی جگەر بەگشتی کە ئێمە زۆر تاکی لەماکەینەوە ئەوەی بێنیشانن نەخۆشەکانی جگەر بێنیشانن زۆربەی هاوڵاتیان نیشانیانە ینی بۆ نمونە نەخۆشی وایە ڤایرۆسی جگەری توش بۆ ڤایرۆسی جگەر بۆ مشکلێ ڤایرۆسی جگەر لەبەرەوەی هەم بۆ خۆمان ئەو کەسانی کە تووشی ئەبێ ینی بۆ نەخۆش مەترسی هەیە کە جگەریان بەرەو بە مۆمبوون و ڕقبوون و لە ناوچوون و هەوکردنی درێژخایان و خوا نەخواسە مەترسی شێرپەنجەی جگەرە هەیە و هەم بۆ دەوروبەریش وەکو هۆکارێکە بۆ بڵاوبوونەوە بۆ نمونە کاتێک نەخۆشێک ڤایرۆسی جۆری B هەیە پێی نازانێت لەوانەیە هاوسەرەکەی توشکە یان هاوسەرەکەی ئەم توش بکە واتە لە بینی ژنومێردا ئەگوازرێتەوە لە بینی دایک بۆن کۆرپە لەوانەیە بگوازرێتەوە کەوابێ تەنها ئەوە نییە کە هاوڵاتیەکە نەخۆشەکە خۆی تووشی گرفتی تەندروستی ببێ بەڵکو مەترسی هەیە بۆ دەوروبەریش بەڵام گرفتی سەرەکی نەخۆشەکانی جگەرەوەیە زۆربەی نیشانەی نییە زۆربەی نیشانەی نیە هەتا قۆناغێکی زۆر پێشکەوتووی نەخۆشیەکە کاتێک کە نەخۆشیەکە ئەچێتە قۆناغە پێشکەوتەکانە ئالە قۆناغەیە وەکو بەڕێزە فەرمووت لەوانەیە تووشی حاڵەتی ئازارێک ببن تووشی بێتاقەتی و لاوازیەک ببن تووشی کەم خوێنی ببن بەشێک لە هاوڵاتیان چاویان زەر دەبێت زەردووی ئەگرن هەنێکیان تووشی هەڵاوسانی سک و کەڵەکەبوونی ئاوە بن لە ناوسکیانە ولا ماکە خراپەکانی نەخۆشیەکە ئەوە بێکە بەشێک لەو نەخۆشانە تووشی حاڵەتی ڕشانەوەی خوێناوی ئەبن واتە تووشی دەوالی ئەبن بە گەورەبوونی دەمارە خوێنەکانی سورنجک و گەدایانە بن لە هەنێک قۆناغا تووشی نەزیفێکی مەترسیدارە بن هەنێکیان تووشیەوە بن کە لە هۆش خۆ بچێن خەویان تێکەچێت ئاستی بیرکردنەوە و تەرکیزیان نامێنێت بۆیە بینی لە ماڵەوە لە دکتۆر باوکم زۆر جاران باش بێ ئێستا لە بیرێکێتەوە بێتەوە بۆ ماڵەوە خەوی لێ تێک چووە ساقیەکە وەکو جاران ناتوانێت کۆنتترۆلی ئیشەکەی خۆی بکە ئەمە قۆناغە پێشکەوتەکانی نەخۆشیەکەن لە سەرەتای نەخۆشیەکە هیچ گرفتێکیان نییە هیچ نیشانەیەکیان نییە هەستی پێ ناکەن بۆیە ئێمە بەردەوام تەکید لەماکەینەوە ئەو ڕێنمایانی کە چەند ساڵێکە لەسەر ئاستی کوردستانە پێڕەو ئەکرێبەوەی کە هەر گەنجێک پرۆسی هاوسەرگیریەکات بێ پشکنینی بۆ بکرێت ئەو کارگوزەرانەی ئەو کارمەندانی لە دەرەوەی کوردستان و دێنە ئەم وڵاتە بۆ نمونە بۆ بواری خزمەت گوزاری ماڵەکانیان بۆ هەر ئیشە دێن ئەبێ پشکنینی ڤایرۆسیان بۆ بکرێت ئەو کەسانی نەشتەرگەریان بۆ کرێت ئەو کەسانی کە جۆرێک لە ئیشی دەمودانیان بۆ ئەکرێت ئەو کەسانی کە هەر جۆرە کردارێکی پزیشکیەکەن بۆ نمونە هەناوبینی نازور یان لە مختبەرەکانە ئیشەکەن یان کارمەندی تەندروستی پزیشکەکان ئەبێ بەردەوام پشکنینیان بۆ بکرێت بۆ ئەبێ پشکنیان بۆ بکرێت چونکە ئەمانە مەترسیان لەسرە کە وەری بگرن ئەم ڤایرۆسە ئێمە خۆتە زانین لە جیهانان لە لای خۆشمان
ترسێکی زۆر لە ڤایرۆسی ئایدز هەیە خەڵک زۆر لە ئایدز دەترسێ بەس لە ڕاستیە ڤایرۆسی جگەر زۆر مەترسیدارترە چونکە بێنیشانەیە و زۆر بەربڵاوە و زۆر بە ئاسانترە گوازێت. بەڵێ دکتۆر کە گەیشتە قۆناغی کۆتایی ئەم ڤایرۆسی جگەرە و ئەم کەسە ئەزانێت کە ڤایرۆسی جگەرە ڕێگە چارەیەکان چین بۆ ئەو کەسە ینی هەمیشە ئەلو کاتە تەنها بە ڕێگەی نەشتەرگەریە لە ڕاستیا کەمینەیەکی نەخۆش نەشتەرگەری پێویستە بەڵکو چارەسەری دەرمان و چارەسەری پزیشکی بۆ ڤایرۆسی جگەر زۆر پاشە زۆر پێشکەوتووە ئەوانەی کە چارەسەریان پێویستە زۆربیان بە شێوەیەکی باش چارەسەر وەرەگرن و بەبێ هیچ گرفتێک بۆ نمونە ڤایرۆسی سی وەکوتم لە سەرەتاوە جاران دەردێکی مەترسیدار بوو زۆربەی نەخۆش لەبەر چاومانە تووشی نەخۆشی تەشەموع و بەمەمبوون و ڕقبوونی جگەرە بوون نەمانەتوانی چارەسەریان کەین ئەو چارەسەرانە زۆر قورس بوو ماوەی ساڵێکە وایە دەرزی و دەرمانیان وەرگرتا ئێستا ڕۆژی یەک دەنگ حەپە خۆن و ماوەی 3 مانگ 12 هەفتە نەخۆشەکە لە 100% ڕزگاریە بێ بەڵام جۆری بی زۆربیان بە چارەسەری پزیشکی ئەگەر دەنیشان بکرێن باشە بن و پێویستەکە دەرمانەکە بە شێکی بەردەوام وەربگرن واتە بە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە بێ بەردەوام وەربگرن و بێ بەردەوام چارەسەری ینی مەعایەنەی پزیشکی بکرێن لایەن پزیشکی پسپۆری هەر سوچگەرەوە کاتێک کە نەخۆش خوا نەخواستە ئەم قۆناغانەی بەڕێوە پێی نەزانراوە بۆ نمونە گەشتۆتە و قۆناغی کە پێوترێ بە مۆمبوون و یان بە توشبوونی بە سەرەتای شێرپەنجەی جگەر ئەلەو قۆناغیان نەخۆشەکانمانە نێرین بۆ چاندنی جگەر و نەشتەرگەری لابردنی گرێکە کە وەکوتم بەداخەوە لە کوردستان و عێراق تا ئەم ساتە وەختە ئەو نەشتەرگەری بە شێوەیەکی منهەجی پەرپێڕەوە ناکرێت. کاتە دکتۆر ئەم بە مۆمبوونی جگەرە واتە قۆناغی کۆتایی ڤایرۆسی جگەرە ئەگەر باسێک لەوەشمان بۆ بکەی بەوردی بەڵێ مۆمبوون ینی قۆناغی ڕقبوونی جگەر قۆناغی بە مۆمبوونی جگەر هەر بۆیە ئێمە بگەڕێمەوە سەر بابەتی سەرەتای بەرنامەکە ئەوەیە کە دوێنە لەو سمپۆزیۆمەیە تەرکیزێکی تایبەتیمان کردستە نەخۆشەکانی جگەر لە کۆنفرانسی داهاتوومانەکە ئینشەڵڵا کۆنفرانسی کوردستان دایجستف دێ واتە ڕۆژی هەرسو جگەرە لە کوردستان کە هیوادارین بتوانین بە هاوکاری هەموو پزیشکانی ئەو بارە بورە ئەو بارە لە مانگی 11 ئەم ساڵە ئەنجامی بین ئەو کۆنفرانسە گەورە کە لەوە ئەچێ لە شاری سلێمانیان لە دۆهۆک بێ هێشتا شوێنەکەیمان دیاری نەکرد ئەو لەو کۆنفرانسەیە تەوەریکی تایبەتی دەستنیشانەکەین کە ئەمانەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ داوا لە بەرپرسانی وڵاتەکەمان کەین کە بیر لە چاندنی جگەر بکەن و نەشتەرگەری چاندنی جگەر بکەن چکە دیاردەی بە مۆمبوونی جگەر بە ڕقبوونی جگەر و ئەو هاوڵاتیانەی کە تەشەموعی جگەریان هەیە زۆرە لە کوردستانە لە عێراقا زۆرە و ئەگەر بتوانین ئەوە سنتەرێکی وا لە کوردستانە بکرێتەوە ئەبێتە سنتەرێکی گەورەی ناوچەیی بە شێوازێک توانین زۆرێک لە نەخۆشەکانی شارەکانی تری کوردستان عێراق بەرەوبەرە و کوردستان بێن بۆ ئەنجامدانی نەشتەرگەرە لە بری ئەوەی کە بۆ نمونە هاوڵاتیەک لەم ساتە وەختەیە ئەچێ بۆ تورکیا نەشتەرگەری چاندنەکان نزیکەی بڕێک پارەی $8,000 $100,000 پارەی تێچێکە لە نزیکەی 150 ملیۆن دیناری عێراقی لە هەندستان بۆ نمونە ئەنجامی با نزیکەی 80 ملیۆن دیناری عێراقی تێچێ لە ئێران ئەنجامی با نزیکەی ئەوەی بڕەپارەی تێچێ توانی ئەم بڕەپارەیە بۆ وڵاتەکەی خۆ بێ و نەخۆشی ناو کوردستان ئەو بڕەپارە سەرف نەکاکە کە بارگرانێکی زۆر سەختە ئێمە چەنەها نەخۆشمان توانای ئەوەی نەبووە بچێتە دەرەوە ئەو نەشتەرگەری ئەنجام بە ئەگەر ئێمە بتوانین ئەم شتانە لەو کۆنفرانسە زانستانی خۆمانە باسکەین و لەگەڵ بەرپرسانی وڵاتی خۆمانە بە شێوازێکی ڕاشکاوانە گفتوگۆی لەسەر بکەین و ئەوانیش هەڵبەتە بێن بەدەمانەوە خۆتەزانی باسکردنی شتی زانستی زۆر ئاسانە بەڵام ئایا تا چەند ئامادەیانتیایە تا چەند ئەم وڵاتی خۆمان هێشتا خەستەخانەکانمان ئامادەیتیا بۆ ئەنجامدانی و نەشتەرگەریە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە بەشێک لەو گرفتانە نەمێنەوە بەشێک لەو نەخۆشانەی کە ژیانێکی ناخۆشیانەیە جگەریان بە مۆم بووە جگەریان ڕق بووە حاڵەتی بەردەوام سگاوسان و کەڵەکە بوونی ئاو لە ناو دیواری پێریتۆنەمیان و ڕاکێشانی و ئاوە بە شێوازێکی زۆر ناخۆش توانین ئەو نەشتەرگەریان بۆ بکرێت و بگەڕێنە سەر ژیانی ئاساییان ئێمە نەخۆشمانەیە 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا نەشتەرگەری چاندنی کرد ئێستا ژیانێکی زۆر خۆشی هەیە هەر بۆ کەسەش نابێت نەخێر گەر بە شێوازێکی باش بۆی بکرێت لە سنتەرێک لە سنتەرەکانە زانستیانە بۆی بکرێت و ئەو دەرمانانەی کە لە دوای وەرگرتنی دوای چاندنی جگەرەوە پێویستە کاوەری بگرێت بۆی سیستەمی بەرگری لاشەی دابەزێنێن وا نەکا کە ئەو جگەرەی کە هی کەسەکەی بیکاتە دەرەوە نەخۆشەکانمان هیچ گرفتێکیان نامێنێ کەوا بێ
بۆ ڤایرۆسی جگەریش هەمان گرفتمانێ ئێمە لە کوردستانە دەرمانەکان زۆر بەربڵاوە دەرمانەکان هاوڵاتیان ئێستا وەرێگرن ساڵانی ڕابردوو زۆر بە ناڕەحەت دەسەکەوت ئێستا سپاس بەخوا هەمووی دەرمانەکان لە بەردەستە گرفتەکان تەنها و ماوەتەوە کە وگوتم بتوانین سنتەری پێشکەوتوتر هەنگاوی باشتر بنێن بۆی کە لەو بارەیە لە سەرەتادا دکتۆر ئاماژە بە گیرانی بۆری زراو کرد لەگەڵ بەردی زراو مێ باسی لەم حاڵەتەشمان بۆ بکەیت وەکوتم نەخۆشەکانی کۆندامی هەر زۆر بەربڵاوە چکە گرفتەکانی هەرس و جگەر هەر لە دەمۆ دەست پێکا بۆ جگەر و بۆ پەنکریاس و بۆ کۆڵۆل و بۆ نەخۆشەکانی ڕیخۆڵەباریکە و پەنکریاس هەمووی لەو گرفتە گەورانی کە لە کوردستانە سەرمەشقی نێمە لە چارەسەرا ئەتوانم بڵێم باشترین خزمەتی نەخۆشەکرێت لە بواری بۆری زراوە بریتە لە شاری سلێمانی لە کوردستانە بەگشتی لەو گرفتانەوەیە بەشێک لە هاوڵاتیان بۆری زراویانەگیرێ زراو شتێکە بۆری زراو شتێکترە مادەی زراو کە بە زمانی زانستی پێوترە باڵ لە جگەرا دروستە بێ کاتێک ئەو مادەی دروستە بێت لە ڕۆژێکە لە هاوڵاتێکی ئاساییە لترێ بۆ لە چوونیوێک لەو مادەیە دروستە بێت یەتە ناو کیسی زراوە کیسی زراو خەزنیەکاتەوە کە خەزنیەکاتەوە لە کاتێکا کە ئێمە خواردنێکی چەورە خۆین ئەم مادەیە بە شێوازێکی سیستەماتیک ئەڕژێ بەسەر خواردنەکە و هاوکارە بێت لە هەرسکردنی لەگەڵ ڕژێنی پەنکریاسە کە ئەوش لە ڕۆژەکان لە چوونیوێک بۆ 2 لیتر دروستە بێ ئەم مادانە ئەم پێکاتە شلەمەنیانە کە مرۆڤ هەر ئاگای لێ نییە کە ڕۆژانە ئەڕێژێ بەسەر خواردنە یارمەتی دەرێبە کاتێککە لەو بۆ جۆگەلەی زراوەیە یان لە ناو بۆری زراوە گرفتێک دروستە بێ بۆ نمونە بەردێک لە ناو زراوایەتە خوارەوەیان لە ناو جگەریا بەردێ دروستە بێ یان لە ناو بۆریەکەیە لە ناو جۆگەلەکەیە بەردێ دروستە بێن لە ناو پەنکریاسی نەخۆشەکەیە گرفتێ دروستە بێ ئەبینین هاوڵاتی دێت بە ئازارێکی بەهێز بە زەردویی بە خورانێکی زۆر بە بەرزبوونەوەی دەرەجەی حرارەتی ینی تووشی تابێ تووشی لەرزە بێ کە حاڵەتی هەنێجار کتوپڕ و مەترسیدارە کە ئەو حاڵەتانە بە یەکێک لە حاڵەتە ئیمەرجنسیەکان دانرێ واتە گەر نەخۆش بەردێک لە ناو بۆری زراوی بێت و بۆری زراوی بگیرێت ئیتر مادەی زراوەی کە بۆم باس کردی لە ڕۆژێکا لترە بۆ لە چوونیوێ پێویستەکە بڕژێتە ناو 12 گرێ و هەرسکردنی خۆراک بکە ئەم پرۆسەیە ڕوونایە کەم پرۆسە ڕوونایە بینی هاوڵاتیان یەکسەر دێن بە زەردوویەکی زۆر بە ئازارێکی زۆر لە لای ڕاستی سکیان لە شوێنی جگەریانە و ئەبینی زەر دەبن تووشی زەردوویە بن بۆی هەموو زەردوویەک مانایەوە نییە کەسەکە تووشی نەخۆشی جگەر بوو بۆ منم حاڵەتە جگەریشیان ساغە و تووشیم حاڵەتە بن ئەمە ئەبێ قەستەڕی بۆری زراویان بۆ بکەین واتە پێوترێ ERCP هەناوبینی قەستەرە هەناوبینی کە جۆرەکە لە بە هەناوبینی دانانرێ بەڵکو قەستەرەیە این جۆرەکە لە پێشکەوتوترین جۆرەکانی هەناوبینی لەسەر ئاسی جیهانەکە کە ئەم جۆرە نازوورە ڕاستەوخۆ لە ڕێی کردارێکی بینینە و کردارێکی تیشکەوە ئەتوانێت بچی بەردەکان دەرکەی لە ناو بۆری زراوی نەخۆشەکەیە و شەبەکەیەکدا بنێ سۆندەیەکدا بنێ بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتێت تووشی و گرفتە نەبێتەوە ئەمە لە سلێمانی بەردەستە لە زۆربەی شوێنەکانە هەیە و نەخۆش بە شێوەیەکی پڕ چارەسەری بۆ کرێت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هیوا ئەبوبەکر پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر سپاس بۆ زانیارەکان سپاس بۆ بەڕێستان وچانێک